بۆیە لە فەرموودان نەهی کراوە و بە تاوانی گەورە باس کراوە برۆ هەڵگرتنی ئافرەتان. بەڵام خۆ ناشکری نەبێ ئەمڕۆ بەشێک لە پیاوان برویان هەڵەگرن، خۆیان ناسکەکەنەوە ئەیان نەوێت ناسک دەربکەون، پیاو بێت ڕەجوولەتی هەبێت، ئەبێ پیاو بێت دەنگی دلێر بێت، نەک بێت بروی خۆی باری بکاتەوە بچن بەشێک لە حەلاقەکان بە مووس بۆیان باری بکەنەوە، حرامە، تاوانە. فەرمیەتی لەعنەتی خوا لەو کەسە بێ بروی هەڵەگرێ و لەعنەتی خوا لەوەش بێ بۆی هەڵەگرێ. بڕۆ ئێستا بەشێ لە ئیشی حەلاقەکان، بەشێ لە ئیشەکان حرامە، ڕیش لە تاشن حرامە، خێتەکەن حرامە، برویان هەڵەگرن حرامە. بەڵام بە کێڵێ لێ وڵات چی بکەم، گەرەوە نەکەم مەریش نەکەم. مافێکی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەیە بە قسەی بکەین. زانایان لە پێناسەی بە قسەکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموون طاعته فيما أمر واجتناب ما نهى عنه وزجر. گوێڕایەڵی بکەی لەوەی فەرمانت پێکات، دوور بکەیتەوە لەوەی پێت وتراوە مەیکە، ئەو مەک. ئافرەتێک هەبوو برۆی هەڵەگرت. یەک لە هاوڵان پێی فەرموو هەڵی مەگرە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگری لێ کراوە. وتی قەدەمە قورئانم خوێندۆ باسی برۆ هەڵگرتنی تیانێ، وتی جوان بیخوێنەرەوە تایەتی. دوای هاتەوتی وەڵی جارێکی ترش قورئانم خوێندۆ هەر تیایە نییە. فەرمی ئەی خوای پەروەردگار نافەرمێت وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دای پێتان وەریگرن، ئەوەی ڕێگری لێ کردبوون کۆتایی پێبێنن، تەواو. فانتهوا یعنی کۆتایی پێبێنن، تەواو، دەست بەجێ ئەو شتە حرامە، کێوتێتی حرامە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەواویتر نایکە. هاوڵان مەشروبیان ئەخوا لە دەمیان نابوو، ماڵەکانیان پڕ بوو، خوای گەورە فەرمی فەهەل ئەنتم منتەهون، واز نایەنن، هەموویان ڕژان، خۆیانە ڕشانە، تەواو. ناڵێ وڵات جارێ بەخوا من بیرم لێ نەکردوێتەوە، یان بەخوا جارێ بۆم واز لێ نایەنرێ، واز لەو ڕیبا بێنە، واز لەو خراپە بێنە. بۆیە لە فەرموودان نەهی کراوە و بە تاوانی گەورە باس کراوە برۆ هەڵگرتنی ئافرەتان. بەڵام خۆ ناشکری نەبێ ئەمڕۆ بەشێک لە پیاوان برویان هەڵەگرن، خۆیان ناسکەکەنەوە ئەیان نەوێت ناسک دەربکەون، پیاو بێت ڕەجوولەتی هەبێت، ئەبێ پیاو بێت دەنگی دلێر بێت، نەک بێت بروی خۆی باری بکاتەوە بچن بەشێک لە حەلاقەکان بە مووس بۆیان باری بکەنەوە، حرامە، تاوانە. فەرمیەتی لەعنەتی خوا لەو کەسە بێ بروی هەڵەگرێ و لەعنەتی خوا لەوەش بێ بۆی هەڵەگرێ. بڕۆ ئێستا بەشێ لە ئیشی حەلاقەکان، بەشێ لە ئیشەکان حرامە، ڕیش لە تاشن حرامە، خێتەکەن حرامە، برویان هەڵەگرن حرامە. بەڵام بە کێڵێ لێ وڵات چی بکەم، گەرەوە نەکەم مەریش نەکەم. ئەو خەڵکە گەر موسڵمانە با قژی بە یەک تایم چاک بکات، ئەم هەموو قەزە و حەفر و هینە چییە کات بەدەست من نییە، خۆ چیەوە شەرعە، ئەوە دینە.